بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لبروي لم چون روجي دوائية هێرشێکی زۆر کراوەتە سەر یەکێک لە شەعیرە گەورەکانی ئیسلام کە پەیوەستە بە ڕەوشت و بە فیتڕەتی ئافرەتانەوە بە پێویستە بزانی. لەسەر ئەم بابەتە زنجیرەیەک ڤیدۆ تۆمار بکەم تا وەکو خەڵکی بەرچاوڕوونی پێبێ، فڕی و نەخوا بە قسەی ئەلمانی و سیکۆلار و قسەی کۆمۆنیست و قسەی شوێعی و قسەی دیموکراسی خوازەکان، چونکە بەڕاستی ئەوانە جگە لە پیلانەکانی دەجال کە لە بەردەستیانە پەیڕەوی ئەکەن، هیچ شتێکی تریان پێ نییە. ئایا حیجاب فطرة عفة شريعة كسايتية ياخذ كالتورة وكالتوريكي بيابانيشة؟ بۆ جواب دانەوەی ئەم پرسیارە ئەگەڕینەوە بۆ مێژوو. ئەو مێژووەش نا کە مسلمانان نووسیویانە، بەڵکو ئێمە شاهید لە خۆیان ئەهێنین. ئەو مێژووەی کە کافران و مشریکان و بێدینان نووسیویانە. یەکەم دەق لەسەر پیرۆزی حیجاب و لەسەر پۆشتەیی ئافرەت و لەسەر ئەوەی کە حیجاب فطرەت و پاکیزەیی ئافرەت دەرئەخا و عەلامەت و نیشانەیە بۆی لە لای ئاشوریەکان دۆزراوەتەوە، کە بە دەق لە یاساکانی ئاشوریەکانە هاتووە کە ئەو ئافرەتانەی پاکیزەن بەڕێزن لە خانەوادە بڵندەکانن لە ژنانی ئاشور، پێویستە کاتێک کە ئەڕۆنە دەرەوە سەر و گەردنیاندا بپۆشن بە لەچکێک کە نەسەکە غیتائی هێناوە کە وەرگێڕاوەتە سەر عەرەبی، و بە عەبایەک هەتا وەکو دەربکەوێ. ئەمانە ئافرەتانێکی پایە بەرزن لەناو کۆمەلگایە. بە پێچەوانەوە ئەو ئافرەتانەی لە تەبەقەکانی ژێرەوەن و لەش فرۆش و کۆیلەکانن، قەدەغەیە لێیان کە حیجاب بپۆشن. ئەمە نەسڵی ئاشوریەکانە لەسەر ئەو بابەتە کە زیاد لە 10,000 ساڵ پێش ئێستایە. قەدەغەیە لەسەریان حیجاب بپۆشن، بەڵکو ئەگەر بێتە حیجاب بپۆشن ئەوە یا لێیان ئەدرێ 50 دانە جەڵدە یاخودە سجن ئەکرێن. ئەم حەقیقەتانە هەمووی یەکێ لە کاتیبەکان کە ناوی ئیمێل مۆرمۆستاینە لە کتێبەکانی خۆیان و لە لێکۆڵینەوەکانی خۆیان بۆی تۆمار کردوون. و لەسەر ئەم قسانەی کە لە یاساکان و دەقەکانی سۆمەریەکانە هاتووە بۆ خۆی کۆمنتێکەیە، قسەی خۆیەکە تایە ئەڵێ ئەمە بەڵگەی ئەوەیە کە حیجاب پەیوەندی هەیە بە ڕێز و شکۆ و پێگەی ئافرەتەوە، و بەڵگەی ئەوەیە کە ئاشوریەکان ئافرەتی پلەبەرز و بەڕێز و بە حورمەتیان جیا کردوتەوە لە ئافرەتی بێڕێز و بێحورمەت بە حیجاب، بە ئەوەی ئەوانەی کە لە طەبەقەی سەرەوەن حیجاب بپۆشن، ئەوانەی لە طەبەقەی خوارەوەن بۆیان نییە حیجاب بپۆشن. پاشان ئەگەر بێت و بگەڕێنەوە بۆ داستانی گلگامێش. ئەویش کاتێک کە باسی گلگامێشەکە ئەڵێ گلگامێش ڕۆشت گەڕا بە دوای یەکێک لە خواوەندەکانیانە کە ناوی سیدوریە. سیدوری یەکێکە لە خواوەندەکان کە لە کۆنا با بڵێن پەرستویانە. ئەفەرمێ ڕۆشت گەڕا بە دوایە دۆزیەوە لەو پەڕی جیهان. ئەمە دەقەکەیان بینی ئافرەتێکە تەمەنی مامناوەندە و جلوبەرگێکی تەواو پۆشتەی پۆشیوە، هیچ جێگایەکی دیار نییە کە ئەمەژەی سەلمێنێ
لە داستانی گلگامێشە باسی ئەوە کراوە کە حیجاب پیرۆزە بە شێوەیەکە گەربێت و خواوەندێکی بەتاڵیشیان ئافرەت بێ و حیجابی پێوەیە گرنگیەوە دەرەخە کە حیجاب جلوبەرگێکە هی خواوەندەکانیانە ئەوەندە بەلایەنەوە پیرۆز بوو. ئەم حەقیقەتانە لەکوێ قسەی ئەو کەسانەی کە نەزان و بێئاگان لە مێژوو لەکوێ بەڕاستی ئەو ئینسانانەی بێئاگان لە تاریخی بەشەریەت و لە تاریخی پاکیزەیی و پۆشتەیی زۆر شوورەیی و نەنگیە بۆ ئەم قسە بکەن لەم بابەتەیە و هەوڵ بدەن لاڕێ بکەن. ئەگەر بگەڕێنەوە بۆ بیلادی ڕافیدەین شارستانیەتی سۆمەریەکان ئەبینین کە لە بیلادی ڕافیدەینە لە شارستانیەتی سۆمەریەکانیشا بە هەمان شێوە یەکێک لە خواوەندەکانیان کە ناوی ئانانا بووە یا ئینانا بووە بە هەمان شێوە پەیکەرەکەی هەیە ماوە تا ئێستا کە پۆشتە بووە و حیجاب پۆش بووە کە دواتر ئەو خواوەندەیان ناونە عەشتار لە زۆربەی وێنەکان و پەیکەرەکانیان کە ماون لە هەمویان بە هەمان شێوە پۆشتەیە و داپۆشراوە و بە تەواوی محجەبێ. و لویلین وۆنز لەگەڵ کارۆلین جالێت لە بەحثێکی خۆیان ئەم حەقیقەتە سەلمێنن و ئەی سەلمێنن لەگەڵ ئەوەشا کە حیجاب کاتێک باسی تاریخی حیجابەکەن بە هەردووکیان لێکۆڵینەوەیەکیان ئەنجام داوای سەلمێنن کە حیجاب لە یۆنانی قەدیمیشە هەبووە و ڕەمز بۆ پاکیزەیی ئافرەت و بەڕێزی و گەورەی ئافرەت. حتا یەکێک لە چیرۆکەکان کە تاریخی یۆنان تۆماری کردو بۆمان بریتە لەوەی کە جەنەڕاڵی گەورە سەرلەشکری با بڵێن یۆنانیەکان لەو کاتەیە کە ناوی گایوس سولیوس گالوس بووە ژنەکەی خۆی لە ماڵەکەی ئەکاتە دەرەوە و لی جودا ئەبێتەوە لەبەر ئەوەی یەک جار بەبێ حیجاب چووەتە دەرەوە. کاتێک لی ئەپرسن بۆچی لەسەر یەک جار بەبێ حیجاب چوونە دەرەوە لی جیابیتەوە ئەڵێ لەبەر ئەوەی ئەو جوانیەی کە تایبەتە بە من و ئەبێ بۆ منی دەربخا بۆ تەواوی خەڵکی دەرخستووە بۆیە لی جیابمەوە. تەماشا بکە ئەمانەی سوکایەتی بە حیجابەکەن ئەتوانن بچنە بەردەم ئەم نەتەوانە بڵێن ئێمە سوکایەتی بە مێژوو کەلتوری ئێواکەین ئێمە سوکایەتی بە ڕەمزی پاکیزەیی لای ئێواکەین ناوێرن جورئەت ناکەن و ناشتوانەوە تاریخە بخوێنەوە و کۆمنتیانە بێ لەسەری. و یەکێکی تر لە مێژوو نووسە گاورەکان کە ناوی ئاڵفەنچەرە بە هەمان شێوە لەسەر حیجاب نووسێ و لەسەر تاریخەکەی نووسێ ئەڵێ هەر لە کۆنەوە لە سەرەتای مرۆڤایەتیەوە حیجاب ڕەمز بووە بۆ پاکیزەی ئافرەت پاشان دێتە سەر ئینجیل و باسیەکە بە دوور و درێژی لە ئینجیلە ئەو دەقانە هێنێ کە باسی حیجابەکەن و حیجاب با بڵێن ڕەمزی پاکێتی بووە لە لای گاورەکان و تەنانەت لە لای ئینجیلە با بڵێن دەستکاری کراوەکەشیان. پێش ئەوەش هەرخۆی کتێبەکەی بە ناوی الحیجاب من سۆمەڕە إلى اليوم حیجاب لە سەردەمی سۆمەریەکانەوە هەتا ئەمڕۆ کتابەکەی بۆ ناوەیە زۆر بەوردی تاریخەکە هێنێ باسی حیجابەکە لە لای سۆمەریەکان باسیەکە لە لای ئاشوریەکان باسیەکە لە لای کلدانیەکان باسیەکە لە لای میسڕیە کۆنەکان کە ئیسلمێنێ ژنانی فەڕاعینەش ئەوانەیان کە خاوەنی ڕێز و شکۆ بوون حیجاب بوون پاشان باسیەکە لە لای ڕۆمانیەکان و لە کۆتایی بەحثەکەیان وسێ نقطەیەک نییە لە تاریخە حیجابی تیانە بوو بێ و جزئێک نەبوو بێ بەشێک نەبوو بێ لە کەسایەتی ئافرەت و لە ڕێز و شکۆی ئافرەت. بۆیە بینین دواتر دەقەکانمان بۆ نەقلەکە لە عەهدی قەدیمە کە یەهود ئیمانی پێی هەیە لە سفری تەثنیە لە سفری تەکوینە و سفری ئەشعیا و زۆرێکی تر لە دەقەکان
باسی حیجاب و نیقابیشمان بۆ نەقڵەکە کە لە لای یەهودیەکان و نەسڕانیەکانیش واجب بووە. حتا بۆڵس باشە بۆڵس زۆر گرنگی بەوە ئەدا کە نیقاب واجبە لەسەر هەموو ئافرەتێکی ئازاد هی گاور وەکو فەریضەی سلمێنێ بەسەریانە. و ئەلکمنت لەگەڵ ئوگوشین و زۆرێکی تر لە نووسەرە گاورەکان قسەی تەواوی قەشە و حاخامەکانیان نەقڵەکەن کە حیجاب واجب بووە لەلایەن. و پەیکەرێک هەیە حالیان لە مەتحەفەکان پارێزراوە لە ئەوروپا کە پەیکەری خێزانی ئیمبەراتۆری یۆنانیە کە حیجابە و داپۆشراوە. پەیکەرێک ئێسەبوونی هەیە لە مەتحەفەکانە خەڵکە ڕوای بینێ. ئەگەر خۆشتان حەستان لێ ئەتوانن لە گوگڵ سێرچ بکەن ئەو پەیکەرانە بدۆزنەوە لە سەردەمی سۆمەریەکانەوە هەتا وەکو سەردەمی گاور و جوولەکەکانیش کە حیجاب لەلایەن فەریضە بووە بەشێ بووە لە کەسایەتی ئافرەت و گرنگیان پێداوە کە ئەو پەیکەرەی کە دۆزراوەتەوە هی سۆمەریەکانە گەڕێتەوە بۆ 2300 پێش میلاد کە ئەمانە هەمووی سلمێنێ حیجاب لە سەرەتای ئینسانیەتەوە ڕەمز بووە بۆ پاکێتی و بۆ کەسایەتی ئافرەتی بەڕێز و بە عەکسیشەوە تەبەڕج زەمکراو بووە قێزەون بووە و ڕەمز بوو بۆ ئافرەتانی کە پلەیان نزمە و جوان پەروەردە نەکراوە. ئەمە وەختەیەک بوو لەسەر تاریخی حیجاب ئینشاءالله لە ڤیدۆکانی داهاتوە بابەتی تر باسەکەین والحەمدولله رب العالمین.